حي على الفلاح. حي على الفلاح. الله أكبر، الله أكبر، لا إله إلا الله. إن الحمد لله نحمده ونستعين به ونستغفره، ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له، ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة، وخلق منها زوجها، وبث منهما رجالاً كثيراً ونساءً. واتقوا الله الذي تساءلون به والأرحام، إن الله كان عليكم رقيباً. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولاً سديداً يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزاً عظيماً. أما بعد، فإن أصدق الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، قال الله تبارك وتعالى: نحن نقص عليك أحسن القصص بما أوحينا إليك هذا القرآن وإن كنت من قبله لمن الغافلين. خۆشەویستان، بۆ ئەوەی غافڵ نەبین لە ئاەت و قورئان و بەسەرهات و قەسەسی قورئانی، بەردەوامین لە باسکردنی بەسەرهاتەکانی قورئان. هەر لە سوورەتی بەقەرە دوو چیرۆکمان باس کرد، چیرۆکی مانگای بەنی ئیسرائیل، وەروەها قسەی هاڕوت و ماڕوت. ئەمڕۆ بە پشتیوانی خوای پەروەردگار لە هەمان سوورەت لە ئاەتی 246 باسی بەسەرهاتی تاڵوتەکەین. با بزانین تاڵوت کێیە. خوای گەورە لەم چەند ئاەتە بۆمان باسی ئەو قسەیە ئەکات واقعاً و حەقیقەتەن ڕووی داوە، بۆ ئەوەی دەرس و پند و عیبرەتی لێوەربگرین. قال الله سبحانه وتعالى: ألم تر إلى الملأ من بني إسرائيل من بعد موسى إذ قالوا لنبي لهم ابعث لنا ملكا نقاتل في سبيل الله. أي محمد صلى الله عليه وسلم ندبستوا كاتك كوملك لبني إسرائيل، لبياو معقولان ورشسبياني بني إسرائيل، أواني كوا كلمان هي لنا بني إسرائيل، هاتن بولاي يشق لبيغمبركيان من بعد موسى، واتا موسى عليه الصلاة والسلام وفاتي كردبو. بەڵام ئەم پێغەمبەرە کێیە؟ خوای گەورە لە قورئان باسی ناوەکەی نەکردووە،
بەڵام ابن كثير ڕەحمەتی خوای گەورەی لێبێ لە تەفسیرەکەیە فەرمێ ناوی شەمویل بوو. شەمویل بە زمانی عیبری واتە ئیسماعیل. ئەم پێغەمبەرە کۆمەڵێ لە دەمسپی و پیاو معقوڵانی بەنی ئیسرائیل جوولەکە هاتنە لای. لەو پێش جوولەکە ڕۆشتن نیشتەجێ بوون لە شاری فەڵەستین لەگەڵ موسا عەلەیهی السەڵات وەسەلام. ماوەیەکی زۆر لەوێ مانەوە، بەڵام بەهۆی دوورکەوتنەوەیان لە پەیامی خوا لە تەورات دەستبەرداری دینەکەیان بوون، دەستیان برد بۆ مەعسیەت و تاوان، خوای پەروەردگار دوژمنێکی بەسەریان زاڵ کرد. هاتن قەتل و عامیان کرد، زۆرێک لە جوولەکەیان کوشت و زۆرێکیانش بەدیل گیران و خێر و بێر و داهاتی وڵات هەمووی بەسەردا دەستیان بەسەرا گرت و دوژمن هات زاڵ بوو بەسەر موسڵمانانی بەنی ئیسرائیل. ئینسانش بۆ ئەوەی تۆڵە بکاتەوە ئەگەر دوژمن زاڵ بێ بەسەریا حەقیقەتەن ناخۆشە، دەبێت لە ڕۆژێ ڕۆژان بۆ ئەوەی دوژمن سەر شۆڕ کاتەوە، هەر وەکو چۆن ئەمان زەلیل بوون دەیانەوێت تۆڵەی خۆیان بکەنەوە. دەی چەند ساڵێک ڕۆشت کۆمەڵێ لە پیاو معقوڵان و ڕیسپیانی بەنی ئیسرائیل هاتنە لای شەمویل، پێغەمبەر شەمویل سەلامی خوای لەسەر بێت. ألم تر إلى الذين من بني إسرائيل إذ قالوا لنبي لهم ابعث لنا ملكا نقاتل في سبيل الله. بۆ ئەوەی تۆڵەی خۆمان بکەینەوە پێویستمان بە قائیدێکە سەرکردەیەکە ببێ بە پێشەوامان ئێمەش لە پشتی بجەنگین. دژی کێ؟ دژی ئەو قەومەی کەوا وەختی خۆی زوڵم و ستەم و بەنی ئیسرائیلی چەوساندەوە کە پێیانەوترێ عەمالیقە. قالوا ابعث لنا ملكا، پێویستمان بە مەلیکێکە، بە پاشایەکە، بە سەرکردەیەکە لێزان بێت بۆ ئەوەی ئەو مهمەتەی پێ ڕاستپێریت و بچین بۆ جیهاد لەگەڵیان بجەنگین. قال هل عسيتم إن كتب عليكم القتال أن لا تقاتلوا؟ وتي والله من ليتان أترسم چونك پێغەمبەرە ئەزانێت لەوە پێش تەجروبەی هەیە لەگەڵ قەومەکەی لەگەڵ جوولەکە. وتی من لێتان ئەترسێم ئێوە پیاوی ئەو مەیدانە نین، ئەترسم خوای پەروەردگار جیهادتان لەسەر فەرزکە ئێوە پاشگەز بنەوە و ڕابکەن و هەڵبێن، خۆتان ڕانەگرن لە بەرامبەر دوژمن. قال هل عسيتم إن كتب عليكم القتال ألا تقاتلوا؟ دەترسێم ڕابکەن خۆڕاگر نەبن. قالوا وما لنا ألا نقاتل في سبيل الله وقد أخرجنا من ديارنا وأبنائنا. وتيان نخير ئێمە سوورین لەسەر ئەوەی کەوا بجەنگین جیهاد بکەین دژی دوژمنانمان، چونکە لەو پێش دایانە بەسەر ئێمەیان هەتە کردووە زاڵ بوونە بەسەر ئێمە. وقد أخرجنا من ديارنا وأبنائنا، وڵاتی ئێمەیان داگیر کردووە، خێر و بێری ئێمەیان بردووە، ئێمە ئەمانێت تۆڵەی خۆمان بکەینەوە. ئەمانە دوژمنی خوان، دوژمنی دینن، دوژمنی تەوراتن، بۆیە دەمانێت تۆڵەی خۆمان بسەینەوە. وقد أخرجنا من ديارنا وأبنائنا فلما كتب عليهم القتال تولوا إلا قليلا منهم والله عليم بالظالمين. كاتي خواي پروردگار جهادي فرز کرد لسريان، ئەمەش بەڕاستی زۆر جاری وا هەیە جەماوەر سێرەکەی گڕوتینێکی بۆ دێت ئەمانەوێ ئەوە بکەین و ئەوە بکەین، حەماسەتێکیان هەیە، بەڵام هێشتا نەبووە بە واقعی. بەڵام کە شەڕەکە بوو بە واقعی ئەوجا زۆرێک ڕاکات. فلما كتب عليهم القتال تولوا إلا قليلا منهم. زۆرێک لەوانە پشتیان کرد لە جیهاد و هەڵهاتن و وەخۆیان پێڕا نەگیرا لە بەرامبەر دوژمن. إلا قليلا منهم. خوای تەعالا فەرمێ کەمینەیەک مایەوە لە جەیشێکی زۆر لە بەنی ئیسرائیل، کەمینە مایەوە. چەندێک مایەوە؟ مفەسرینە فەرموون 600,000 جوندی مایەوە، بەڵام هێشتا ماوە قسەکە. والله عليم بالظالمين. وقال لهم نبيهم إن الله قد بعث لكم طالوت ملكا. فەرمووی ئێوە داوای قائیدتان کرد، ئەوە خوای پەروەردگار
دەسەڵاتداریشی بۆ ئێوە هەڵبژاردووە، سەرکردەیەک قائیدێک بۆ ئەوەی تەوەلای ئەو مهمەیە بکات بجەنگێ بەرامبەر بە دوژمن. إن الله قد بعث لكم طالوت ملكا. طالوت کێیە؟ طالوت پیاوێکە فەقیر حاڵە لە بەنی ئیسرائیل، پیاوێکە بەڵام شان و شەوکەتێ جوانی هەیە، خاوەن ئەخلاقێکی جوانە، خاوەن علم و زانستە، پیاوێکە خەریکی کەسابەتی خۆیەتی لە دوکانەکەی خۆی، پێستەی حەیوانی بۆ دێنن ڕۆژانە خۆشەیەکات و ئەیفرۆشێت، دیباغێکات. ئەمە ئیشی طالوتە. بەڵام خوای پەروەردگار لەناو هەموو بەنی ئیسرائیل طالوتی هەڵبژارد بۆ ئەوەی ببێ بە قائید و سەرکردە بۆ ئەوەی بجەنگێ بەرامبەر بە دوژمن. بەڵام لێرە مەحسوبیت نییە ئیلا بێ لە بنەماڵی ئێمە بێت، دەبێت لە بنەماڵە بێت. ئەوە نییە لای خوای پەروەردگار. میزان و پێوەەر لای خوای پەروەردگار ئێستا بۆمان دەرەکەوێت لەم چەند ئاەتە. بزانم بۆچی طالوتی هەڵبژارد و بۆچی ئەوانەی تری هەڵنەبژارد. قال إن الله قد بعث لكم طالوت ملكا. بەڵام بەنی ئیسرائیل هەروەکو لە قسەی مانگاکە باسمان کرد کاتێ موسى عليه الصلاة والسلام فرمووی إن الله يأمركم أن تذبحوا بقرة. لجاتي أوي تسليم بن بلين سمعنا وأطعنا. بني إسرائيل جولك قوم يكن زور بلين زور لسشترون تسليمنا بن يكسر أو دابو نريتيانا. قالوا أن يكون له الملك علينا ونحن أحق بالملك منه. وتيان والله أما قنجاونية طالوت لو هم كساني بني إسرائيل أو هم كسنا ودارانا لبني إسرائيل خواي پروردگار طالوتي بو إمي هالبجاردا إما قبولي ناكين رازينين قنجاونية. طالوت شيا ولم يؤت سعة من المال. كابرايشي فقيرة نمالي هي هیچی نییە، نەکەسایەتی هەیە، نەعاشرەتی هەیە، نەدار و دەستەی هەیە، نەخزم و ناسیاری هەیە. ئەمە چیە هەڵیان بژاردووە؟ ولم يؤت سعة من المال ونحن أحق بالملك منه. وتی ئێمە شایستەترین. بۆ چونکە بەنی ئیسرائیل کە دەڵێن بەنی ئیسرائیل واتە نەوەی یعقوب عليه الصلاة والسلام، هەمویان ئەسباطی پێ ئەوترێ بڵێن کوڕەکانی یعقوب، دوانیان کە یەکێشیان لاویە لە نەسل و ڕەچەڵەکی ئەمان هەمووی پێغەمبەرانە، ئەوەی تریان یاهوذایە لە نەسل و ڕەچەڵەکی ئەوان هەمووی مەلیک و پادشا و سەرکردە و قائیدن. وتیان ونحن أحق بالملك منه. دەبێت لە ئێمە بێت، یان لە لاهوذا بێت یان لە لاوی بێت، لە ڕەچەڵەک و نەسلی ئەوان بێت. بەڵام طالوت لە هیچیان نییە. کەواتە معیار و پێوەر لە لای خەڵکی سادە و ساکار چییە؟ دەبێ بە میراتی سەرکردایەتی و پێشەواتی بۆ بمێنێتەوە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم، خەڵک دائیمە ئەوانە بە سەرکردەی خۆیان نەزانن، ئەیانکەن بە پێشەوای خۆیان، یان هەڵیان نەبژێرن لە ئینتیخابات، ئەوانەی کەوا ناودارن یان ئەوانەی کەوا دەوڵەمەندن. بەڵام ئەمانە هیچی فلسێک نانێ لای خوای پەروەردگار. پارە هیچ قیمەتی نییە، چونکە ئەمڕۆ بە پارە هەمووی وزارەتە کڕێ، منسەبە کڕێت. پارە معیار نییە، پێوەر نییە. بەڵام پێغەمبەرەکەیان فەرمووی إن الله اصطفاه عليكم إن الله اصطفاه عليكم وزاده بسطة في العلم والجسم. بۆچی خوای پەروەردگار طالوتی هەڵبژارد؟ جۆڕاگرن. چونکە خوای پەروەردگار سەرەتا بزانن خوای گەورە بۆ خۆی هەڵی بژاردووە، کەواتە دەمتان داخن، مناقەشە مەکەن. کاتێ خوای پەروەردگار وتی فڵانی کوڕی فڵان، ئێوە نابێ مناقەشە بکەن. بەڵام بەڕاستی ئێوە قەومێکن دائیمە حەستان لە دەمەدەمێ و زۆر بڵێن، دەبوایە لە سەرەتا تەسلیم بوونایە. بەڵام بۆتان ڕوونەکەمە بۆ خوای پەروەردگار طالوتی هەڵبژارد. قال وزاده بسطة في العلم والجسم. ئەزانی خوای پەروەردگار بۆ طالوتی هەڵبژارد چونکە لە ئێوە جیاوازترە، لەبەرەوەی خاوەن علمە، لەبەرەوەی علم و زانستی پێ، جاهل و نەفام نییە. ئەگەر بێت و مهمەیەکی پێ ڕاستپێری جەیشێ بدەی بەدەستی، ئەزانێ چۆن ئیدارەی بکات، علمی پێیە، لێهاتووە. بەڵام کەستان لە ئێوە ئەوەنەی طالوت لێهاتوو نییە. کەواتە کەسانێک دەبێ هەڵبژێردرێن
بکرێن بە قائید و سەرکردە و وەزیر و ڕئیس کەسانێک بن دەبێ خاوەن علم بن، گونجاو بن، شیاو بن بۆ ئەو شوێنە. کەسی شیاو بۆ شوێنی شیاو وەک وتراوە. کابرا وەزیری تەندروستی بێ بەڵام هیچ نەزانێت لە سەحە و تەندروستی چۆنە بێت. کابرا دەیت بیناسازی و پیشەسازیە دەیتێ بەڵام هیچی لێ نازانێت، نابێت. بەڵام مەحسوبیەیە، کاکەوە لە بنەماڵی ئێمێ، ئەوە لە حزبی ئێمێ، ئەیدەی بە کێوە کەیفی خۆتە تەوزیعیکە، وەکو کێک بۆ خۆیان دابەشێکن و تەوزیعەکەن. ئەوانە هەمووی صیفاتی جوولەکەیە، بەڵام خوای پەروەردگار ناوێ ئەو صیفاتە لە ناو مسلمانان هەبێت. بۆ چونکە ئەوان وتیان وەنەحن ئەحەق بالمولک منه، ئەبێ بۆ ئێمە بێت. ساڵەهای ساڵە باو باپیرانی ئێمە هەر سەرکردە و قائید بوونە. تاڵوتێک لە ناو دوکانێک خەریکی کەسابەتی خۆیەتی، هیچی نییە، وەلەم یوتە سەعەتە من المال. ئەمە چۆنە بێ بە سەرکردە و قائیدی ئێمە و بێتە پێشەوای ئێمە؟ بەڵام خوای تەعالا ئەوەی ویستی دەبێ ئەوە ببێت. وزاده بسطة في العلم والجسم، لەگەڵ ئەوەی کەوا علمی هەیە و زانستی هەیە، کابرایەکە خاوەن شەوکەت و کابرایەکە کەوا زۆر بەهێز و بەتواناشە. چونکە لەو سەردەما قووەت حکمێ کرد. کاتێک شەڕ دەستی پێ بکرایە دەبوایە قائید بچوایەتە مەیدان، لە گۆڕەپانی جیهاد دەبوایە بە شمشێر شەڕ بکرایە دوو بە دوو. ئەوجا دوای شەڕەکە دەستی پێ کرد. وزاده بسطة في العلم والجسم، بەڵام خوای پەروەردگار علمی پێش هێز و قووەت کرد. وقال لهم نبيهم إن آية ملكه أن يأتيكم التابوت فيه سكينة. لدواي أو أمشتم الرو أم مناقشيا لودان هشتا تسليم نبونا بني إسرائيل وتي بو أوي بوتان بسلمينم كبو أمبيا وشايستي طالوت بوتان دسلمينم إن آية ملكه بو خواي قرم ملكو دصلاتي دابا طالوت نيدابا إيوا أن يأتيكم التابوت فيه سكينة. تابوت صندوقك بو وقتی خۆی کاتێ عەمالیقە هاتن دایان بەبان جوولەکەیە شەڕ دەستی پێ کرد، ئەو سندوقەیان دزی بردیان. ساڵەهای ساڵە بەنی ئیسرائیل چاوەڕوانی ئەوەن ئەو سندوقەیان بۆ بێتەوە. بۆ؟ چونکە ئەو سندوقە فیه سەکینە، ئەو سندوقەیە سەکینەتی تایە. ئەو سندوقە لە هەر شوێنێ بێ ئەو شوێنە ئارامە بێت. وبقية مما ترك آل موسى وآل هارون تحمله الملائكة إن في ذلك لآية لكم إن كنتم مؤمنين. فرموي دڵنیابن بۆ ئەوەی بۆتان بسەلمێنین کە تاڵوت شایستەیە کە ببێ بە قائید و سەرکردە، ئەم موعجزەیە دێتە پێشەوە. ئەو تابوتەی کەوا ساڵەهای ساڵە بەدوایە گەڕێن فيه سەکینە وبقية مما ترك آل موسى، چەند پاشماوەیەکی موسا و هارونی تێدایە سندوقەکە کە خوای تەعالا لە قورئان بۆمانی باز نەکردو، بەڵام مفەسرینە فەرموون ئەو چەند پاشماوەیە گۆچانەکەی دەستی موسا و هارون بوو، جلوبەرگەکەیان بوو لەگەڵ جوتە نەعلەکەیان بوو، لەنا ئەو سندوقەیە بوو. ما بوو لەنا ئەو سندوقە لە ناکاوێکە چاوەڕوان بوون، شەو خەویان لێ نەکەوت. لەگەڵ دەمە و بەیانی فەرمووی وتەحمیله المەلائیکە، لە هەمووشی خۆشتر فریشتە بۆتان داگرێ بۆ ئەوەی ئیمان بێن و بەسە ئیتر مناقەشە مەکەن، با تاڵوت ببێ بە سەرکردە و قائیدتان. لەگەڵ دەمە و بەیانی سندوقەکە لە ئاسمان کۆمەڵی فریشتە دایان گرت و هاوردیان لەبن دەستی بەنی ئیسرائیل دایاننا. ئەو جا یەقینیان بۆ دروست بوو، ئەو جا یەقینیان بۆ دروست بوو تەواو ئەمە لەلایەنی خوای پەروەردگارە. هەروەکو چۆن لە مناقەشەی سوورەتی مائیدە ئەوەش دەینە سەری، دائیما هەر خەریکی مناقەشە بوون، وتی خوایە مائیدەیەکمان لە ئاسمان بۆ دابەزێنیت. خوای گەورە مائیدەیەک و سفرێکی لە ئاسمان بۆیان داگرت بەس بۆی ئیمان بێنن. إن في ذلك لآية لكم، دەی ئەوە نیشانەیەکی گەورەیە بۆ ئەوەی ئێوە ئیمان بێنن بەس بەنیتر مناقەشە مەکەن. إن كنتم مؤمنين. كاتێک فلما فصل طالوت بالجنود قال إن الله مبتليكم بنهر. أو جاء طالوت چۆن مامەڵەی کرد لەگەڵ جێیشەکەیە ئەوە لەو تاری دووەمدا باسیەکەین. أقول ما سمعتم وأستغفر الله لي ولكم.
الحمد لله وصلى الله وسلم على رسول الله. فلما فصل طالوت بالجنود قال إن الله مبتليكم بنهر. جيش كوتري بقيادي طالوت كاتك كوت نري طبعا شركة لنيوان فلسطين وأردن رويدا جيشتن بروباريش أو. فلما فصل طالوت بالجنود قال إن الله مبتليكم بنهر. خواي پروردگار بني إسرائيلي تاقي كردوم بو جاري دوم بو چونکە جێیشەکە تونیانە چەند سەعاتێکەوە ڕێەکەن خواخوایانە بگەن بە ئاو بخۆنەوە. خوای تەعالا لەوێ جێیشەکەی تاقی کردەوە بزانم گوێڕایەڵی سەرکردەکەیانەکەن یان نا. قال إن الله مبتليكم بنهر فمن شرب منه فليس مني ومن لم يطعمه فإنه مني إلا من اغترف غرفة بيده. فرمووی هەر کەسێک لەو ئاوە لەو ڕووبارە بخواتەوە تێر بخوات ئەوە لە من نییە با نەیە لەگەڵما بۆ جیهاد تەواو با لێمان جابێتەوە. تاقیکردنەوەیە دنیاش هەمووی تاقیکردنەوەیە. فەرمانی خوایە بۆ تاالوت دەبێ وا بکات و هەر کەسێکش لێی بخواتەوە لێی نەخواتەوە فإنه مني ئەوە لە منە با لە ناو سوپاکەی من بمێنێتەوە إلا من اغترف غرفة بيده إلا مەگەر کەسێک چنگێ ئاو هەڵبگرێ بیخواتەوە. عەبدوڵای کوڕی عەباسە فەرمێ هەر کەسێ لەو ئاوەی خوارد تێری خوارد فەرمانی تاالوتی شکان تونی بوو دوای ئەوە. ئەوەشی کەوا چنگی ئاوی خوارد چونکە فەرمانی سەرکردەکەیان نەشکان بەو چنگە ئاوە تەواو تێریان خوارد دوای ئەوە تونیان نەبوو. تاقیکردنەوەیە. بەڵام زۆر بەهرە زۆری لەوەی کەوا إلا قليلا منهم لە پێشووە وازیان هێنا کەمینە مایەوە لەو کەمینەیە کەمینێتر مایەوە. فشربوا منه إلا قليلا منهم زۆربەیان لێیان خواردەوە بە قسەیان نەکرد لێیان جابوونەوە تەواو. ئەوانە خوا حافیزتان بێت. ئێوە بە کەڵکی جیهاد و قیتال نایەن. ئێستاکە قسەی سەرکردەکەتان شکان کە چوونە ناوەڕاستی قیتال و جەنگ ئەو کاتە ئێوە بە کەڵکی ئەوە نایەن. ئێوە بەس خەریکی مجادلە و مخاسەمە و ڕخنەگردنن. خوا حافیزتان بێت. فشربوا منه إلا قليلا منهم كمينة مايوة كمينة چنه مايوة. مفسرين فرمون لششصد هزار سيصطو چواردە کەس مایەوە. هەمان ژمارەی ئەصحابی بەدر کە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إلا قليلا منهم. ها لە کاتی فیتنەیە زۆرێک لە خەڵکی بەهۆی فیتنەیە تیاکەوێت لە امتحانە دەرناچێت لەوەشیان کەمینە مایەوە. لم كمينه هشتا فلما جاوزه هو والذين آمنوا معه كاتي كوتنا ري جيشي جالوتيان بيني بقيادي جالوتي كافر بيباور بلام جالوت وكو شاغواي هل بيبيني أتوقي قالوا لا طاقتنا اليوم بجالوت وجنوده لا طاقة لنا اليوم بجالوت وجنوده بينيان جيشي جالوت قال يزور دجمن ئەمانش 340 نەفەرن. وتیان وەڵای ئەمە دەرەقەتیان ناین ئێمە لە کۆ دەرەقەتی ئەمانە دێین. ئەلەوێش کۆمەڵێ گەڕانەوە فیئەیەکی کەم مایەوە چەند گەنجێکی خوێنگەرمی بۆ خوا سوڵحاو ئەلەوێ مایانەوە لە گۆڕەپانی جەنگ وتیان ئێمە ناجولێنەوە هاتینە بۆ جیهاد و دەبێ قیتال بکەین ئێمە یەک مردنێکمان لەسەرە ئەگەر لێرە بێ هەر بکوژێن هەرە کوژرێن و لە ماڵی خۆشمان بینە دەمرین ئەوجا بۆ بڕۆینەوە. قال الذين يظنون أنهم ملاقوا الله كم من فئة قليلة غلبت فئة كثيرة بإذن الله والله مع الصابرين. لو دابون كبرون وتي عيب بوتان كومالي لخوانا سكاني ناو سباكا وتي بو أقرينوا بو نجبان إيوا كم من فئة قليلة أين تنبينوا جاري واهي كمينة زالة بيبس الزورينا هو قضيك الزورينا وكمينة نية والله مع الصابرين ورن خوراقر بن صابر بن دان بخوتان بقرن لبران بردو جمن پشتی ليه مكن بلام بشك لوانا قرانو بقسيان نكرو قرانو بلام فلما خوي تعالى فرمي لو دابو كجيشك جيشتن بيك طالوت وجاوزه جالوت بالجنود
أو بو جيشتن بشر وقتل داود جالوت وآتاه الله الملك لبرانبر يقوستان كجاران عادتيان وابو دبيش درچو بو مبارزة جالوت هات ناوراستي گۆڕەپانی ساحەکە جالوتی بێباوەڕی دوژمن وتی کێ خۆی بە پیاوەزانێ و بە جوامێ نەزانێ با بێتە پێشەوە بکۆکێ تاڵوت بەری کردە لای جوندەکانی وتی کێ ئەڕوات مبارەزەی لەگەڵ بکات نیوەی موڵکەکەمی ئەدەمێ وەک کچێک شمەیە کچەکەشی پێشکەشەکەم لەناو ئەو هەموو سوپاکەمە گەنجێک هەڵکەوت کە ناوی داودە کە ئەوش داودە عەلەیهی سەڵات وەسەلام لە جەیشی تاڵوتە قەڵماسنگێکی پێبوو چوار پێنج بەردی پێبوو لە گیرفانی لای نابوو یەک بەردێکی کرد ناو قەڵماسنگەکە چووە بەرامبەر جالوت کاتێک جالوت چاوی پێکەوت گاڵتەی پێهات دەستی کرد بە پێخەنین چونکە داود لە چاو جالوت هەر باڵاشی نەبوو بەڵام جالوت زۆر زەخم بوو ئەوەی بیبینایەت ترسی لێنشت بەڵام چونکە ئیمانەکەی پتەو بوو بەخوا هێشتا پێغەمبەرش نەبووە تەمەنی 16 ساڵە هێشتا نەبوو بە پێغەمبەر وتی بگەڕێرەوە تۆ بۆ قیتال و بۆ شەڕ ناگونجیت بایەشێتر بێت وتی نەخێر من هاتوومە تۆ بکوژم قەڵماسنگەکەی بادا و یەک بەردی بۆ تێکرد دایە ناوچاویە بەرەوە بوو لەگەڵ بەرەوە بوو هەڵی کوتایە سەریا و شمشێری ڕاکێشا و ملی لە لاشەی کردەوە هاوردی دایە دەست طالوت فهزموهم بإذن الله وقتل داود جالوت كاتك جندەکانی جالوت بینیان قائیدەکەیان کەوت و خستیان و ملیان لە لاشەی کردەوە تەواو شەڕەکە کۆتایی پێهات ئەلەوێدا فهزموهم بإذن الله وقتل داود جالوت وآتاه الله الملك والحكمة وعلمه مما يشاء لدواي أو خواي پروردگار حكمي پێبەخشی کردی بە پێغەمبەر مڵکێکی زۆری پێدا داود عليه الصلاة والسلام بەو شێوەیە کۆتایی بە شەڕ و بەو جەنگە هات مسلمانانی بەنی ئیسرائیل سەرکەوتن بەسەر چێ بەسەر عەمالیقە و دوژمنانی دینی خوای پەروەردگار داواکەم لە خوای پەروەردگار بەناوە جوانەکانی و بە صیفاتە بەرزەکانی یا رەبی خوایە ڕەحممان لێکەی یا رەبی خوایە لێتەپاڕینەوە بەناوە جوانەکان و بە صیفاتە بەرزەکانت یا ربي خدايا آخي خير مانكي بختور مانكي يا رب العالمين يا ربي خدايا بختور مانكي لقناه ما خوش بي لقناه دايكو باوكان ما خوش بي أوانينا خوش يا ربي خوايا شفايا دي شفاي عاجليان بو بنيري يا رب العالمين يا ربي خوايا شفاي نخوش كان ما بدي يا رب العالمين يا ربي خدايا شفاي نخوش كان ما بدي يا ربي خوايا زليل ما نكي جير دستما نك يا رب العالمين دجمن بسر ما نزالنك يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين قوموا إلى صلاتكم الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الفلاح قد قامت الصلاة قد قامت الصلاة الله أكبر الله أكبر لا إله إلا الله استووا قيموا صفوفكم اعتدلوا الله أكبر الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين لإيلاف قريش
إيلافهم رحلة الشتاء والصيف فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. الله. سمع الله لمن حمده. الله. الله أكبر. الله. الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. الله. سمع الله لمن حمده. الله. الله أكبر. الله أكبر. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله.